بەڕێزەوە من لە مێرگسووری داهاتمەوە هاتمێرە ئەو جماعتێک لە سەودی سرێنێ و پێشمەرگانە ئەو پێشمەرگانە ئێرانە غاریانەدا ئەمژگەوە چیە گوتیان وەرن سێ نەفەر دوو نەفەر کەوتنەوە ڕووبارەی وەڵا تەماشەم کرد ئەو زەلامە هێ لەو بەری دیارە هەواری کرد گوتی وەرن ئەو هەواری وەرن دوو کەس کەوتنە ڕووبارەوە لا ئەمە چوین تەگە ڕووبارنی غاردا لۆ خوارێ ناگەیشتینێ ئێستاش ئەو کوڕە لەو بەری هەواری هەکا ئەوە جماعەتی شورتە و ئاسایش شتێوە هاتیە زان چارەشی ناکەن. ئەمڕۆ ڕێکەوتی چاری 6/2017 سێ هاوڵاتی دانیشتووی هەولێر کە یەکێکیان کارمەندی ئاسایشەوەی تریشان پێشمەرگەی و لەگەڵ هاوڵاتێکی تر دیارە سەردانی دەڤەری سۆریانیان کردووە لە ڕووباری گەلی عەلیبەک ئەو شوێنەی کە ئێستا ئێمە لێ ڕاوەساوین هەڵساون مەلەوانیان ئەنجام داوە بەداخەوە لە کۆی ئەو سێ هاوڵاتی دوانیان کە هەروەک ئاماژەم پێکرێکەکەیان پێشمەرگەیە ئەوتریان کارمەندی ئاسایشە لە ڕووبارەکە خنکاون دیارە ئەو نوع جۆرە ڕووداوانە لە ساڵانی ڕابردووش لە لامان لە باڵسنووری بەڕێوەبەرایەتیمان تۆمار کراون بە تایبەتی ئەو شوێنێک کە ئێستا ئێمە لێی ڕاوەستاوین و لە بەڕێوەبەرایەتیشمان تابلۆی ئاگادارکردنەوە لەسەر ئەو جادێژدان درراوە بۆ ئەوەی هاوڵاتی و هەم گەشتیاریش ئاگادار من لەوەی کە مەترسی خنکان هەیە لەو شوێنانە بەڵام بەداخەوە دیارە ئەو سێ هاوڵاتیە سەردانی ئەو ڕووبارەیان کردووە و مەلەوانیان ئەنجام داوە و دویانیان خنکاون ئێستاش تیمەکانمان لە مەلەوانی سەرقالی دۆزینەوەی ترمەکانن.